حەف ساڵ بە سەر تیرۆرکردنا ڕۆژنامەوان سەردەش عوسمان دەرباز بوون و حەیانەها ژی ماڵباتاوی لە بەندا بە سزاگەهاندنا بکوژێنوی دەکەن. سپێدەیە ڕۆژە چاری ئایارە 2010 سەردەشت عوسمان دە داوی ڕۆژێن خواندناخوا لە قۆناغا چارەم یازانینگەهێ بەر بە کۆلێژە ئاداب یازانینگا سەلاحەدین بڕێکەت و لە ورد خوان. لێ ژالیێ هێزەکە نەنیازڤە هاتە ڕەواندن و پشرات تەرمێوی لە نێزیک مووسڵێ هاتە دیتن. یەکەمین زەنگا کوشتنا من هات لێدان. ناونیشانا وێ گوتارەیەک و سەردەشت عوسمان بەریا کوشتناخوا بەڵاف کردە و تێدا دەبێژە دە چەند ڕۆژێن بۆریدا بۆ یەکەمین جار ژمڕا گوتن کو تەمەنێوی ئەو قاس نەمایە یان بە گوتناوان مۆڵەتا هەنا سەدانا من دەوی باژاریدا نەمایە. لێ ئەز ناترسم و لە بەندا بە داوی هاتنە مۆڵەتا خۆمە و هەیاک و بە دیدارا بکوژێن خۆشا بم و دوعایەژی دکەم مرنەکە تراژیدی بە من ببەخشن کو شایستەیە ژیانە تراژیدیا من بە. سەردەشت عوسمان یێ بەرنیاز بوو بە بابەتێن خۆیان ڕەخنەی لە هەمبەری حکوومەت و دەسەڵات و چەندین گوتار و بابەت دوێ مژارێدا بەڵافکرینە. سەردەشت عوسمان حەسەن لە 25 ساڵە 1987 لە تاخا کرێکاران یا باژارێ هەولێرێ لەدایک بووە و لە ساڵا 2004 چۆیە ناوا دنیا نوێسین و کارکردنێ لە سازیên ڕاگەهاندنێدا و قۆناغێن خواندنا سەرەتایی و ناوەندی و ئامادەی بە سەرکەتی تمام کردە و لە کۆلێژە ئاداب بەشێ زمانی ئینگلیزی لە زانینگا سەلاحەدین هاتیە وەرگرتن لێ سەدەما تیرۆرکردناوی نەکاری خواندناخوا تمام بکە. دەدەما 7 ساڵێن بوریدا ماڵباتە سەردەشت عوسمان بەردەوام تەکێژوەیەکێ کردنیە کو ژە کەیسێ تەرۆرکردنا کوڕێخوا خۆش نابن و حەیاوی دەمێ بکوژێن سەردەشت لە دادگایەکە سربەخۆ و بێعالی بسزایان خوا دەگەن وی کەیسی بە ڤەکری دەهێلن. هەرچەندە لە پشتی تەرۆرکردنا سەردەشت لیژنەیەکە ڤەکۆلینێ هات پێکانین و کەسێک بە تۆمەتا کوشتناوی ڕۆژنامەوانی هاتە گرتن لێ ماڵباتە سەردەشت بە سیناریۆ بناف کرد و ئاماژە بڤەیەکێ کرد ئەوە وێ لیژنێ کریە بۆ ڤەشارتنا ڕاستیان بووە ژبەر و ڕاستەڕاست دەسەڵات بخوا لە پشتیرۆرکردنا سەردەشت بووە. لە پشتی تێرۆرکردنا سەردەشت عوسمان بەدەهان جوینێن نەڕازیبوونێ لە هەرێم و وڵاتێن دەرڤە هاتن ئەنجامدان و داخوازا دادگەیکردنا بکوژێن سەردەشت هاتەکردن لێ حەیانەها بکوژێنوی نەهاتینە دادگەیکردن. ساڵانە لە ڕۆژا 5 ئایارێدا دگەل نافئانینا سەردەشت کەیسێ تەرۆرکردنا چەندین ڕۆژنامەوانێن دنجی تێپێشیامە ژبلی بەحسکردنا چیرۆکێن تیرۆرکردنێن وان بە حەژوەیەکێ تێکردن کو ئەنجام دەرێن وانژی نایەن ئەشکەرەکردن و بە هەڵاویستی دەمینن. بەشەک ژێ وان کەیسانژی پێکتێنژێ تیرۆرکردنا عەبدوستار تاهەر شەریف دە ساڵا 2008دا تێرۆرکردنا سۆرانێ مامەحەمە لە ساڵا 2008 تێرۆرکردنا کاوە گەرمیانی دە ساڵا 2013دا تێرۆرکردنا ڕۆژنامەوان ویداد حسێن لە ساڵا 2016 ژبلی تێرۆرکردنا ڕۆژنامەوانان دە دەمێن بوریدا چەندین کەیسێن دنجیمانە کو ئەنجام دەرێن وان نەهاتینە گرتن و سزادان وەک شەوتاندنا کەناڵێ NRT لە ساڵا 2011 ئاوێتنا بۆمبێکێ بۆ سەر کەناڵێ NRT لە ساڵا 2013 تەقەکردن ژە شاسوار عەبدولواحید و بریندارکردناوی دە ساڵا 2013 بەشێک ژە ڕەخنەگرێن ڕەوشا هەرێمێ دەبێژن دە 25 ساڵێن بوریدا کەیسا تیرۆرکردنا تو ڕۆژنامەوانێکی نەهاتیە ئەشکەرەکردن بە حەژوەیەکێژی تێکردن دەدەمەکیدا هەرێما کوردستانی خودی سازیەکە ئەمنیە گەلک بەهێزە و گەلک ژێ تاوانێن جواکی لە پشتی چەند دەمژمێر و چەند ڕۆژەکان تێن ئەشکەرەکردن لێ هێش بەشێک ژێ کەیسێن تاوانان لە هەرێما کوردستانێ پشتی چەندین مەه و چەندین ساڵ و تەنانەت گەلک جاراژی بۆ هەرتمی ئەنجام دەرێن وێ نایەن ئەشکەرەکردن یانژی کەیس بە لاڕێدا تێن برن و ئەنجام دەرێن سەرەکی نایەن ئەشکەرەکردن.